ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پێشوازیکردنی لاجێری نۆڤاچەک جێگیری وەزیری ناوخۆی کۆماری چیک و شاندی یاوەری ڕایگەیاند. ئەو ناسەقامگیریەی کەوا توندوتیژیانەی کە لە ناوچەکەدا هەیە و بەرەنجامی هەڵەیەکە کەوا پێش 100 ساڵ بێ پرسکردن بە خەڵکی ناوچەکە لەلایەن ئەوروپاوە ڕێککەوتنێک بۆ داڕشتنی نەخشەی ناوچەکە مۆر کراوە وتیشی بۆ جیابوونەوە پێویستە ئەزمموی چیک و سلۆڤاکیا لە بەرچاو بگرین لە دیدارێکدا کە بە ئامادەبوونی ئێڤا درداکۆڤە کۆنسۆلی گشتی کۆماری چیک لە هەولێر بەڕێوە چوو. مەسرور بارزانی وێڕای سوپاسکردنی حکوومەتی کۆماری چیک بۆ هاوکاری و پشتیوانیکردنی لە هێزەکانی پێشمەرگە ڕایگەیاند پێویستە هاوکاری و یارمەتیدانی پێشمەرگە ئەولەویەتی کۆمەڵگەی ناودەوڵەتی بێت. لە بەرامبەردا جێگیری وەزیری ناوخۆی کۆماری چیک دووپاتی لە بەردەوامبوونی پشتیوانیەکان کردەوە ئاماژەی بەوەدا کە ئەوان لە ئەرکی قورس و پێداویستیەکانی هەرێمی کوردستان دەگەن و حکوومەتی وڵاتەکەی هەوڵ دەدات ڕێگەی زیاترکردن و خێراترکردنی دابینکردنی پێویستیەکان بۆ پێشمەرگە بدۆزێتەوە. لە بەشێکی تری دیدارەکەشدا باس لە پەیوەندی نێوان بەغدا و هەولێر کرا. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بۆ چوونی هەرێمی کوردستانی بۆ چارەسەرکردنی کێشەکان ڕوون کردەوە. ئاماژەی بە ئەزمموی ئاشتیانەی پرۆسەی لێکجیابوونەوەی چیک و سلۆڤاکیا کرد کە پێویستە لە بەرچاوی بگرن و ئامادەی هەرێمی کوردستانیشی بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا و وڵاتانی دیکە دەربڕی.